خۆت و لە میریدا وەرە فلاکاتۆرەکە دەست پێکرد بڕەکەم دەوەرە یا ڕەبی خوا لە کۆریکەیەوە وێرە لۆی لاتێ لەوانەیە باوکە وای لێ کرد لەخۆ بام سێت نەبووە لەو گۆڕشتی بسێنی و تێکدا لەوانەیە تووڕە بوو بێت بۆ تووڕان لەو گۆڕی تووڕە نای بابمە ئیلا ئەگەر بابت تووڕە کردبی کاوە لە چەنە بەرباب سنێک ناوەرە جوان فکر بکەوە کارتی زانیاری و کارتی نیشتیمانی لەکوێدا نایە ئەم نازەمە باچی چ دەکە هەستە بڕۆ دەرێ هەستا تو تێ بکوژی هەستە بڕۆ دەرێ هەستا کاک نەزار ئەو مارە لۆ هاتێک چووە بە دوای کارتی نیشتیمانی و زانیاریدا دەگەڕام کاک نەزار ئەگەر لە دوی کارتی نیشتیمانی دەگەڕێ دەبی مارەکەی وا تێک دەی ئەو مارەی جەنابەت لە مێژە تێک چووە ئێستا کە من هاتیتمەوە تێک ناچی ئەمن ئێستا زانکو و خزمەتی بابی خۆم دەکەم کوڕم ئەمە زۆر لە مێژە خزمەتی دەکەم ئەو قسە قەڵاوانە چێ دەکەی ئەدی دکتۆرەکەی لۆم گرتیا من دیارە لۆی وەزعی وایە بابەتجان وەرە بڕۆی چێ ئەمن چێ دکتۆرەکەمە دکتۆر چێو دەبێ چێو دەبێ ما حەمامی سەر دەشۆم وەرە سەر دەشۆم دەستم میرداچی سەری شوشتیان نا ئەتو داچ میری دێناسی ئەوگۆ چێنە بڕۆ لە دەرێ ئەوگۆ ناناسە بڕۆ لە دەرێ بڕۆ لەگۆم نایە بڕۆ لە دەرێ ما فارس وەرە با بچینە حەمامە هێور بۆ دەی باشە بڕۆ ئامۆزا بڕۆ ئامۆزا بڕۆ باوکە گیان برسید نییە؟ کچم کەی وەختی نانێت درم وەختە بتەقی ئاخر لەبەر مامفارس برسیە بێت دەچم خواردن دروست دەکەم بڕۆ نانەکە حازرکە ئەو کارتەی نەبینمەوە میر هەموو سەرۆت و سامانی بابی بە نای خۆی دەکا و منیش دەست بە تاڵی لۆی دەرەچم باوکە گیان برسید نییە؟ کچم کەی وەختی نانە من مێشکم لای ئەو کارتە نیشتیمانیەیە ئەرێ نەبڕایەوە ئیتە بەسی کە باوکە گیان کچم ئەتو لەو کوڕی نێزیی بەڕای تو ئەو کوڕە نەیشاردتەوە باوکە میر کوڕێکی زۆر فەقیرە ئەو شتانە ناکات کچێ تو سوانی ئەم بڕوا ناکەم هەمووی لە بنسەری ئەو کوڕەیە وەرە بابەجان وەرە بۆ قوربانەتەوە ئەڵڵا مامی منیان چەند جواشتووە وەرە دانیشتە مامی گیان وەرە دانیشتە با من بڕۆم خواردنی بۆ بێنم ئەرێ وەڵا شتێک لە بۆ بینە بابەتێنیت نییە؟ ئەم لە تو حسابمان مایە ها پێکۆ قسەی دەکەی بابەجان بۆ قوربان چ ڕشتی تاو بێ بەم ئەوە چییە؟ نازانم سوزان ئەوەیە کە لە دوی دەکەن هەوە ئەگ ئافرین کوڕی مرد ئەمن پێویستم ئەبەوانە بوو بەڕاستی پیاوی هاتم کار نەزانم بابەجان نانەکەت جواب برسی نییە ناخۆ نه قوربانە تۆ بێ بە من حەزەکەم ئەی تۆ نان ناخۆی؟ ناوەڵام ئەم برسی نییە لێدە کار نەزان ناخۆ ئەوە لەگەڵ ئاشناخانش قسەم کرد دکتۆرەکەیە دکتۆری زەهایمەرە جا ناوی چ بوو ئەشەخان؟ دکتۆر کاوێز باوکە دکتۆر کاوێز بەرەن دکتۆرەکی زۆر باشە ئەتۆ ڕەئیت چێ لەسەرەوەی کوڕم بەدڵی خۆت بکە ئێدە زۆر باش ئەگەر وا بێستا تەلەفۆن تەلەفۆن بەچیرە ئەلۆ
باش کاک دکتۆر کاوێس